خولێک بۆ بەهێزکردنی توانای خوێندکارانی بەشی پزیشکی بەڕێوە چجا ئێمە ئەمڕۆ دوو میوانی بەڕێزمان لە کە زانیاری زیاترمان لەسەر شێوازی خولەکە پێ ئەدەن و هەروە باسێک لە گەڵ ئەم دوو میوانمانەکەین لەسەر ئەوەی کە کردنەوەی هاوشێوی ئەم خولانە چ سوودێک بە ئەو خوێندکارە پزیشکیانە دەگەێنێت و بە شێوازێکی گشتی باسیش لەوە ئەکەین کە خولەکە تایبەتە بەچی یعنی ئەو بابەتانەی کە زیاتر لە خولەکەیە گرنگی پێ ئەدرێت و جەختی لەسەر ئەکرێتەوە بۆ ئەوەی کە خوێندکارەکان لێ سوودمەند بن بە شێوازێکی گشتی خوان لە چابینەوە گفتوگوی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتاناکەیت بە میوانداری هەردوو بەڕێز نارین تاهر کە بەڕێزیان پسپۆری شیکاری نەخۆشیەکانن و هەروەها دیار دڵشاد کە بە هەمان شێوە ئەوانیش پسپۆری شیکاری نەخۆشیەکان و ئێستا لەگەڵمان ئامادەن سڵاوتان لێبێت و باری و بینارانیش باش بەخێر بێت سەر زۆر سپاس بۆم دەرفەتان بەخێر بێت سەر کاک دیار با لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەگەر ڕوونکردنەوەیەکمان لەسەر خولەکە پێ بدەیت بە شازێکی گشتی خولەکە کە کراوەتەوە بۆ خوێندکارانی بەشی پزیشکی ئەو بابەتانی کە تیایدا جەختی لەسەرکرێتەوە کە زۆر گرنگی پێ بدرێت و جەختی لەسەر بکرێتەوە بۆ ئەوەی کە خوێندکاران بە شازێکی باشتر من لە کارەکەی خوانە خوان لە چیابینە بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە حەزەکەم بە یەکەم جار کورتێک دەربارەی ئەو ڕێکخراوە بەم کە ئێمە خولەکانی تیاگەینەوە ڕێکخراوەکە بە ناوی ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستانە کە لە 18 نۆی ساڵی 2017 لەلایەن ڕێزدار حەسەن شێخ جەمال بەرزنجیەوە دامەزرێنرا و ئەوە بۆ ماوەی 5 ساڵ ئەچێ ئێمە بە بەردەوامی چالاکی جۆرا و جۆرمان هەیە لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش چالاکیەکانی ئێمە وەک بە ناوی ڕێکخراوەکەەوە دیارە ڕێکخراوی پزیشکیە خولەکانی ئێمە جۆرا و جۆرە و تایبەتە بە بوارەکانی پزیشکی چەندین خولمان هەیە خولی 360 خولی 160 ئیتر خولەکانمان جۆرا و جۆرن بە پێی ئەو خوێندکاری کە یەتەلامان زۆر باشە خاتوناری زۆر بەخێر بێ زۆر سپاس مەمنون سپاس بۆمان بۆ بکەی ئەو خولەی ئێوە چ کارێکیە بوو لەسەر ئامێرە پزیشکەکان و وردەکاریەکان زیاتر چی بووە؟ من وەکو بەڕێبەری پرۆژەی 360 کە حالیان بەردەوامین و 4 ڕۆژە دەستمان پێ کردووە کۆرسەکانمان تایبەتن بە خوێندکارانی تەندروستی خوێندکارانی بەشە پزیشکیەکان ئەم کۆرسانی ئێمە بۆ دەرچوانە بێت دەرچوانی زانکۆپی مانگاکانە بێت و بۆ کەسانش بێت کە تازە ئەچنە زانکۆپی مانگاکان لە بەشی پزیشکین خولەکانمان وەکو خۆتان وتان و ئاماژەتان پێکرد خولی زانستیە پزیشکیە بۆ ڕاهێنانی خوێندکاران و فێرخوازانی بەشە پزیشکیەکانە چۆنێتی ناساندنی ئەمریکانی تاقیگەمانەیە و چۆنێتی ئیشکردن و خزمەتکردن بە هاوڵاتیان و نەخۆشەکان لە نەخۆشخانەکانی کوردستان و خولەکانیشمان چەند جۆرێک کار و چالاکی لەخۆگرە وەکو دانانی کانەلا سەحبکردن ناساندنی ئامریکانی تاقیگا خولی فارماکۆلۆژی فەرست ئەید هەر شتێک کە پێویست بە خوێندکار فەر بێت لە بەشی پزیشکیە ئێمە لەم خولە ئاماژەی پێکەین و ڕاهێنانی بە خوێندکارەکان خوێندکارەکان ئەتوانن هەر لە قۆناغی یەکەوە کە دەستیان کردو بە خوێندن لە بەشە پزیشکیەکانە بێن و بەشداری لەم خولانەی بەڕێستانە کۆن یاخود ئێوە دیاریتان کردووە کە پێویستەکان لە مەرحەلە چەنەوە بێ ئەنجا ئەتوانێت کا بەشدار بێت ڕاستی خوێندکار کە ئەچێتە بەشی پزیشکی پێویستە معلوماتێکی پێ بێ یا دیارە ئەوەی حەز لە بەشی پزیشکیە بۆیە چۆتە ئەوێ کاتە پێویستە معلوماتێکی پێ بێ ئێمە خوێندکار لە مەرحەلەیەکە وەرئەگرین ڕاهێنانی پێ ئەکەین یعنی کە هەنگاوێکی نابەرەوە زانکۆپی مانگاکان بۆ بەشی پزیشکی ئێمە ئامادەین کە لای خۆمان ڕاهێنانی پێ بکەین و فێری ئەو شتانی بکەین کە پێویستە فێر بێت زۆر باشە کاک دیار باسێکی وە بکەین زۆر کات چەند ساڵی ڕابردوو تۆزێک بار دۆخەکە نەگونجاو بوو بۆ خوێندن ئەم خولانە کە بۆ خوێندکارەکرێتەوە ئایا سوودی پێبەخشێت کەمێک لەو زانیاریانەی کە پێشتر لە دەستیەوە ئەتوانێت بۆی بگەڕێتەوە بەڵێ بێگومان ئێمە وەک ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەمان یەکەم پڕکردنەوەی ئەو بۆشاییانەیە کە لە زانکۆ پەیمانگاکان هەیە چەند ساڵانی پێشوو کە وەک دیارە خوێندن ئاوێتە بووە بەڵام ئێمە بە شێوازی خولەکانمان شێوازی تیۆری و پراکتیکەکە ئێمە ئیش لەسەر پراکتیکەکانەکەین بە باشترین شێوە خوێنگارەکانمان ڕائەهێنین و ئاستی زانیاریان بەرزەکەینەوە وەک خۆش ئاماژەت پێکرد و هاوکارم سەرکۆش ئاماژەی پێکرد لە ساڵانی ڕابردووە بەداخەوە ڕەنگە بەهۆی بارودۆخی کۆرۆنا و بەهۆی ئەوەی کە
هەنێ جار بایکۆتکردنی خوێندنەکان ڕەنگە خوێنکار کەمێک لە خوێندنەکەی دابڕابێت ڕەنگە هەنێ جار خاو ببێتەوە لەو بابەتانەی کە پێشتر خوێندوێتی تا ئەم خولانە ئەتوانێت کە سوود بە خوێنکار بگەێنێ بەتایبەتر بۆ ئەو خوێنکارانەی کە ڕەنگە هاوشێوەی ساڵانی تر بەهۆی بارودۆخی کۆرۆناوە نیانتوانی بە شێوازێکی بەردەوام درێژە بە خوێندنەکەیان بدەن ئەم خولانە چه سوودێک بە خوێنکارەگەێنە لە باڵی بێگومان هەروەک وتم ئێمە ئەو بۆشایانە چونکە خوێنکار کە لە زانکۆ پەیمانگاکان حتما شتێکی هەبوو کە بیسێکی هەبوو سەرەتایەکی هەبوو بۆ دەست پێکردن ئێمە برێو بەو سەرەتایین و هەوڵین لەو ماوەی کە بۆی دیاریکراوە ئێمە فێرخوازەکانمان باشترین شێوە ڕایەنان پێ بکەین و هەم لە ڕووی وتم تیۆریەوە و پراکتیکیش بۆی هەم دەستڕاهاتنیان لە نەخۆشخانەکان و ئیتر کەمکردنەوەی ئەو غەڵەتانە خۆتان نەزانن غەڵەتی پزیشکی ڕوئەدان ڕۆژانە بەڵام ئێمە وەک ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان هەوڵمان ناوە ئەو غەڵەتانە کەمکەینەوە و بە شێوازێکی بەرچاو سوودمان بینی سوودمان گەیاندووە بە فێرخوازی لەگەڵەوەی لەم خولەیە تا چەند کەسانی پسپۆر خورەکە بەڕێوابات بۆی زانیاری زیاترتان پێشکە وەزای دەنەوەش کە باسی دەرسی گوانەیەکی تایبەتی کرد بە بۆی کە بە نەزەڕی شتەکان بخوێنیت ئەمانە تا چەند دوجار تاقیکردنەوەی لەسەرکرێت کە بۆی ئاستەکان جیاب بکرێتەوە ئێمە وەکو ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان بە خۆشحاڵیوانە هەموو ئەو دکتۆر مامۆسانی کە لە ئێمە دەرزەڵێنەوە هەمویان بەکالۆریۆس و ماستەریان هەیە لە بەشە جاجەکانی پزیشکیە یعنی ئەو دکتۆرانی کە لە ئێمە دەرزەڵێناوانە شادێکی بەرزیانەیە بۆ ئەوی زیاتر خزمەت بکەن بە خوێندکارەکان وەکو خۆش پرسیارە کرد و ئەمە جواب بەمەوانە ئەکید لە کۆتایی خولەکەیە تاقیکردنەوە ئەکەن تاقیکردنەوەکانیشمان ئاوا داناوە مەسەلەن ئەگەر لەسەر سەبە 50 بە 50 دایانین 50 لەسەر عملی ڕۆژانە دائنین بۆی خوێندکار زیاتر هەوڵ بە چونکە ئێمە لە کۆتای خولەکەشە شەهادە ئەین ئەو شەهادانش بۆ سیڤی بەقوتەکان خۆشیان ئیسرادی زۆری لێ ئەەکەن تموحی خوێندکار زیاترکە کە هەوڵ بە لە پراکتیکەکەشە ئەو نەبە باشی پراکتی بکە دەستی ڕابێ زیاتر ئیشەکان بکە و لە کۆتای خولەکەشە ئەگزامێکەکەین فاینال ئەگزامی پێوترێ ئەوەش 50 لەسەر و شهادی لەسەردانرا زۆر باشە خاتونارین ساڵانە وەک کاکجار ئاماژەی پێکرد بەردەوامی هەیە ئەم خولانەی ئێوە و چەند ساڵە بەردەوامن بە دیاریکراوی ئاماژە بەوە ئەکەن یاخود با بڵێن ڕکلامی بۆ ئەکەن بۆەوەی کا زۆرترین خوێنکار بەشداری تیابکە کە لە چ بەروارێکە ئەم خولانە دەست پێ ئەکات و بەڕێوە ئەچێ ئەلە ئەکسل لەبەرەوەی بەزستانان خوان زانکۆ پەیمانگەیان هەیە و ئێمەش وەکو کاکدیار هاوکارم ئاماژی پێکرد بۆ پڕکردنەوەی ئەو فڕاغەیە کە لە زانکۆ پەیمانگاکانە خوێندکار نایخوێنن یان بە باشی فێر ناکرێن نەک نایخوێنن بە باشی فێر ناکرێن ئێمە هەڵەسین لە هاوینانە دوای زانکۆ پەیمانگاکان بە هاوینان ئەم کۆرسانەکەینەوەنە زۆر باشە کاکدیارەوەی ساش لە وێنەکانە ئەیبینین لەو خوێندکارانەی کە بەشدارن تاقیکردنەوەکەن لەسەر کۆمەڵە کەس خوێن ڕاکێشانە لەگەڵ ئەوەیە کەسەکانی کە خولەکان بەڕێوە بن لەوێ ئامادەن چاوتێری تاکەن بۆی یەکێک هەڵەیەک نەکا یاخو یەکێ پێویستی بە پرسیارێک بوو وەڵامتان باتەوە تا چەند ئەمە کاری لەسەرکراوە بەڵێ بێگومان ئێمە هەر خولێک کە ئەیکەینەوە ستافی تایبەت بە خۆمان هەیە ستافی یەکەم لە مامۆسا دەست پێکات کە مامۆساکانمان هەمووی پسپۆڕی تایبەتیان هەیە و خاوەن شادی بەکالۆریۆسیان ماستەرن لە کاتی پراکتیکە بێگومان ئێمە پراکتیک لە خوێنکارەکان لە ناو خۆیانە ئەنجامیەدەن و چەندین چاودێرمان هەیە وەک ستافی کە شارەزاییان هەیە لە ئەو بواری کە ئەو ڕۆژە دانراوە بۆ ئەمڕۆ ڕۆژی کانۆلادانانە ئێمە ستافێک حازرەکەین کە لە خۆبەخش کۆمەڵی گەنجی خۆبەخش یان ئەزمموی هەبێت لای ئێمە ئیشەکەن و چاودێری فێرخوازەکانەکەن بۆ دانانی کانۆلا و مامۆساکەش بە هەمان شێوە زۆر باشە خاتونارین ڕادی بەشداریکردنی خوێنکار بە چ ئاستێکە یعنی باشە خوێنکار خۆی زۆر حەز ئەکا بەم بابەتانە کە ڕەنگە بە شوازێکی باش ئەگەر خۆی لە خوێندنەکەی فێر نەبوو بێ هەوڵ بدا فێر ببێ ئێوە دواتریشی ئەنی فیدباکی خوێنکارەکان وەرئەگرن بۆ ئەوەی کە بزانن سوودیان بینیوە ئەو بابەتانی کە بۆتان شی کردوونەتەوە لەلایەن پسپۆڕەکانی کە لەلای ئێوە هەیە ئەمان تا چەند پێیان گەشتووە ئەکید لە کۆتایی هەر ڕۆژەکە کە دەستەکەین بە کۆرسەکە لە کۆتایی ڕۆژەکە ئێمە فیدباکی خوێندکار وەرەگرین لەسەر ستافەکە لەسەر مامۆساکان لەسەر دکتۆرەکان لەسەر جەوی ئەو کۆرسێکە وەریگرتووە وەکو وتیشە خوێندکار ئێمە کۆرسەکانمان لەسەر ڕغبەتی خوێندکار ئەەکەینەوانێ یعنی ئێمە ڕۆژانە
مەسجمان بۆیە کە کورسی تازاکەنەوەنەکەی کورسی تازاکەنەوە بە خۆشحاڵیەوە بەردەوامتان لەگەڵ خوێندکارەکان ئێمە هەرێکێک لە ستافەکەی خۆمان پەیوەندی بەردەوامانە لەگەڵ خوێندکارەکانە و ئێمە وەکو خاوەنکار لە ئیش ناکەین وەکو هاوڕێ لەگەڵ خوێندکارەکانمانە ئیشەکەین تەمەنی هەردووکیشمان تەسەوەر ناکە ئەوە دوور بە خوێندکارەکانمانەوە پەیوەندی تەوامان هەیە لەگەڵ خوێندکارەکانمانە و کورسەکانیشمان لەسەر خواستی خوێندکار ئەکەینەوە بە خۆشحاڵی و ئێمە پێشووتر کورسەکانمان کەم بوون بەڵام ئێستا ئەوە زۆرن کە لە مانگێکا 4 بۆ 5 کورسمان ئەمەش ئەوە دەرەخا کە خواستێکی زۆری خوێندکاران هەیە لەسەر خۆەکان کاک دیار باسێکی ئەو بکەین ئەو خوێندکارانەی کە بۆ نمونە لە شاری سلێمانی بەشدارە بن هەندێک خوێندکار هەیە لەوانەیە لە دەرەوەی شارەکان بن بیانێ بەشداری ئەم خولانە بکەن چۆن دەرفەت بۆوانە ڕەخسێنن چۆن دەتوانن بێنە پێشەوە بووی هۆشیاریان هەبێ بەرامبەرەوەی کە لەم خولانەیە بەشدار بن بەڵێ خولەکانی ئێمە وەک بڵێم وتم لە ناو هەرێمی کوردستان خولەکانمان ئێمە بەس لە ناو شاری سلێمانی نییە ئێمە بۆ منە کۆمەڵی خوێندکار هەن لە شارەکانی تر پێویستیان بەوەیە خولیان بۆ بکەینەوە ئێمە ستافێکی تایبەت ئەنێرین و خولی تایبەتیان بۆ بکەینەوە بۆ بوارانی کە پێویستیانە زۆر باشە ڕادەی بەشداریکردنی خوێندکار لە دەرەوەی شاری سلێمانی ئێوە خۆتان ئەگەر هەڵسەنگاندنێکتان کردبێ بۆ بابەتەکە یعنی ڕادەیەکی باشە یاخود هەر ئەو خوێندکارانی کە لە ناو شارن زیاتر بەشداری بەڵە سپاس بخوا بە بۆنەی ئەوەی ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوێکی زۆر گەورەی و ناسراون لە ناو خوێندکارانە یعنی بە کوردیەکەی ڕێکخراوی خوێندکارانی ئێمە کە خوێندکاران ئەتوانن لەگەڵ ئێمە فێری زۆر شت بن بۆ نسبەت بەشداریکردنی فێرخوازانی دەرەوەی شار فێرخوازمان هەبوو بە تایبەت لە دەرەوەی شاراتوە بەس بۆ خولەکەمان بۆی زوو بکرێتەوە لە شاری سلێمانی چونکە لە شاری سلێمانی زووترە لە چاو ئەوەی لە دەرەوەی شار خولەکانمان بکەین زۆر باشە خاتونانی لەوەی کە بینین ئێوە کۆمەڵێک بە کردداری خوێن ڕاکێشانەیە دانانی کۆنۆلای هەیە ئەمانەش هەمووی تیمی جیاوازە لە دوای ئەوە کەم خوێنە ڕاکێشن ئێوە کار دەسەرەشەوەکان بچێتە تاقیگە و نمونە ئەو کەسەمە بەستی چییە بۆچی خوێنی لێ ڕاکێشیت و ئەو پشکنینانی بۆ کرێ یاخو بەس سەرەتایەکانی و ئەنجامەیە ئێمە حالیان ئەو بەردەست نییە لە بەرەوەی جیازەکان ناتوانین بین ناو ژوورێکەوانەیە چونکە ئەوانە هەموو جیازی تاقیگەن ئەمە ڕێگە پێدراونین کە ئەو جیازانە بینە ناو خوێندکارانە بۆ شوێنی نابرێت چونکە هەموو جیازی قورس و ئەوان بەڵام ئەمە هەمووی بە نەزەڕێ خوێنین مثلا کە خوێن وەرەگری پێویستە بخرێتە چی جیازەکانە پێویستە چی بۆ بکرێت CBC چییە یعنی هەموو جیازەکان بە نەزەڕێ خوێنین و پرۆژەمان هەیە لە بەرنامەمانە ئیشەڵا دوای کورسەکە خوێندکاران بەرین بۆ خەسخانە یان مثلا ئەو ڕۆژێک کورسێکمان هەیە لەسەر تاقیگەیە ئەو ڕۆژە لە ئێستا خۆی بابەتەکان زیاتر بە نەزەڕی بە خوێندکاری ئەڵەکان مثلا ئەمە گە 6 ساعت دەرس بڵێنە لە ڕۆژەکە 3 ساعتی نەزەڕێ خوێن 3 ساعتی ئەمەدی خوێنین باشە ئەمەلەکەمان لەسەر دەست ڕاهاتنی خوێندکارە بۆ سەحبکردن بێ بۆ کانۆلادانان بێ یان بۆ دوورینەوە بێ ئەمە ئەمەلیەکانمانە بەڵام وەکو کاکسەرکۆ ئاماژی پێکرد جیازەکانی تاقیگە لەوێ ئامادەیە نە ئامادە نیە بەڵام لە پرۆژەمانەیە کە دوای دەرزەکەمان خوێندکار بەری نەخۆشخانەیان تاقیگە ئەهلیەکان هەر شوێنێک بە کە ها بەرچاوڕوونێکی زیاتر بێ بۆ ئەوی خوێندکار فێری ئەمریکانی تاقیگەش بێ بەڵام بە نەزەڕی هەر ئەی خوێنن زۆر باشە کاتە پرۆژەی داهاتووتان بۆ ئەوەی کا خولەکەی خۆتان دەوڵەمەندتر بکەن بۆ ئەوەی کا بە شێوازێک بێ خوێندکار بە باشترین شێواز سوودی لێ ببینە پرۆژەی داهاتووتان چێ یعنی ئەتانەوێت چی زیاد بکەن لە ئەو خولەی کە لە ئێستایا هەتانە ئەگەر هەر کەس کامێکتان حەز بکەن وەڵامی ئەم پرسیارێمان بنەوە ئەتوانن چی زیاد بکەن بۆ ئەوەی کە خوێندکار بتوانە بە باشترین شێواز سوود لە خولەکان ببینە پرۆژەی داهاتوومان ئینشاءالله لەلایەن ستافێکی کەوە لە ئیدارەی ڕاپەڕین دەست پێ یەکەم باشە وەکو منیش کە بمە پرۆژەی داهاتووم چی بێ ئەمەوێت شانسی ئەوە بم بە کەسانی ئاسایی فێری فێرست ئەید بن فریاگوزاری سەرەتایی لەبەرەوەی شتێکی زۆر زەڕورە لە ژیانی هەموومانە پێویستە هەر کەسێک هەر تاکێک لە کۆمەلگاکەمان فێری فێرست ئەید بە بتوانێت فریاگوزاری سەرەتایی بۆ کەسێک بکە کە لە پڕ شتێکی لەیە چونکە لە ئێستا خۆی لە خولەکە بوونی نییە فێرست ئەید بوونی هەیە بۆ خوێندکارانی بەشە پزیشکیەکان بەڵام ئیشەڵا پرۆژەی داهاتوون بۆ کەسانی ئاسایی ئەبە بۆی بتوانن ئەو شانسیان هەبێت کە بەشداری بکەن لەوەیە و هەوڵی شێم کە بە زووترین کات پێشکەشی خەڵکی بکەم دەستان خۆش بێ بەیوای بەردەوامبوونیشتان بەیوای ئەوەی کامیشە بتوانن پرۆژەی نوێتانە بێ بۆی کە زۆرینەی خوێندکار سوودمەند بێ لێەوە دووبارە سپاس سەرچاوان